ئێمە وەکو هاوڵاتیانی ناحیە حاجیاوە لێرە گرتبووینێتەوە بۆ گەیاندنی پەیامێک هەم بە ئیدارەی شارەکەمان و هەمیش بە ڕای گشتی بۆ ئەوەی کە ئەو نەعەدالەتی کە لە پێوەری ئاودا هەیە هەمومان لێ ئاگادار بین و بزانین کە بەڕاستی هاوڵاتیانی حاجیاوە بە هیچ شێوەیەک بەو نەعەدالەتی ڕازی نین. ئێمە بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە ئەو پێوەرە. من یەکێکم لەو هاوڵاتیانەی کە لە مانگی یەکەوە وەسڵێکمان کە بۆ هاتەوە تێیدا گوژمەکەی ئەوەی ماڵی خۆم 19 لەسەر و 19 ملیۆنیەوە بوو لە ڕێی دادنووسی یاساییەوە کە من سکاڵای خۆم تۆمار کرد لە سەریان و بەڕاستی ناکرێ ئەوانە بەو شێوتکەم تەرخەمیەی و ئەو گوژمە زۆرە پارە ئێستاکانە لە سکاڵایەکێک کە من پێشتر ئاگادارم کردنەوە پێوەرەکان لێ نەکردەوە پێوەرەکەم بۆ خۆم لێ کردەوە و ئاگادارم کردنەوە کە پێوەرەکەم لێ کردەوە هیچ بەو پێوەرەی ناکەم لەمە دووە بەڕاستی دایری ئاویشم لێ ئاگادار کردەوە.